ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنمەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. پێکاتەکان لە هەرێمی کوردستان کۆمەڵێکی گرنگ بوون، ڕێز و شکۆی خۆیان هەبوو لەلایەن حیزبە سیاسیەکانەوە. ئێستاش هەروایە، ینی کورد هەمیشە بەوە بەناوبانگە ڕێز لە کەمەنەتەوایەتیەکانە گرێ هاوشانی خۆی. پێشتر لە ناو پەرلەمانی کوردستان 11 کورسیان هەبوو، بەڵام دوای سکاڵایەکی بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دادگای فیدراڵی لەسەر پێکاتەکان، چونکە دەنگۆی ئەوە هەبوو یا زۆر جار گومانەکرایە تۆمەتیان بۆ دروست دەکردن کە ئەمانە نزیکن لە پارتی و ئەم 11 کورسێش هەرۆکو کورسیەکانی پارتیوان، چونکە بۆ هەندێک پرۆژە یاسا و یاساژ بە دڵی پارتی دەنگ دەدەن لە ناو پەرلەماندا. بەڵام دوای ئەوە کە سکاڵاکە کرا، دادگای فیدراڵی ڕێژەکەی کەم کردەوە بۆ 5 کورسی، 5 کورسەکەیشی دابش کرد بەسەر هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان، واتە کورسیەک بۆ دووەک و دوان بۆ هەولێر و دوانیش بۆ پارێزگای سلێمان. پێشتر ینی لە ناو کابینەکانە هەمیشە ئەوان ڕۆڵی گرنگیانە بۆ وەزیریان پێدراوە، بریکاریان پێدراوە، تەنانەت پۆستی باڵاشیانە بۆ لە ناو پەرلەمانی کوردستان. بەڵام ئێستا بۆ کابینەی دەیەم تاوەکو ئێستا ڕوون نییە ئایا هیچ پۆستێکی باڵا بەوان دەدرێت یا خودنا. منم شەو لەگە میوانەکەم گفتوگۆ دەکەم لەسەر حەقی ئەوان لە ناو کابینەی نوێ، هەروەها کابینەی نوێ کەی پێک دێنرێت، هەروەها هەندێک گفتوگۆش دەکەین لەسەر و گۆڕانکاریانەی کە لە چواردەرمان ڕۆیەن بە تایبەتی لە وڵاتی تورکیا کاریگەریەکانی لە سەهرێمی کوردستان چی دەبێت. میوانەکەم بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێمە بۆ کاروباری پێکاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە خۆشحاڵیەوە لە هەولێرەوە میوانە لەگەڵمان. کاک ئایدن زۆر بە خێربەی بۆ زووم، هیوادارم تەندروست باش بی. زۆر سپاس دەکەین، زۆر سپاس دەکەین. کاک ئایدن، با من لەوە دەست پێ بکەم، ئێستا ئێوە تەقریبەن ینی بوونەتە دوو بەرە، هەم توروکمانەکان هەم کریسیانەکان. ئەمە چۆن کۆتان دەکاتەوە؟ کاریگەریەکەی چی ئەبێ لەسەر پێکێنانی کابینەی نوێ بۆ وەرگرتنی پۆست یاخود پێدانی پۆست بە پێکاتەکان؟ تاوەکو ئێستا گفتوگۆکان لەگەڵ ئێوە بەکوێ گەیشتووە؟ چی شتێکتان لا ڕوون بووەتەوە؟ فەرموو. بەێ پێشکی زۆر سوپاسن دەکەین، هەروە ڕێز و سەلاوشن بۆ کەناڵی زوم هەیە. بەێ وجودی پێکاتەکان گرنگە کە بوونیان گرنگە کە فاکتەرێکی پاڵپشتێکە بۆ بەهێزبوونی پێکەوەژیانی نێوان پێکاتەکان لە هەرێمی کوردستاندا. ئێستا وجودی پێکاتەکان و بەهێزبوونی پێکەوەژیانی پێکاتەکان و نەتەوەکان ئەمە فاکتەرێکی گرنگە بۆ کە ئیجابیە. لامو کات زیاتریش حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەموو کات دامی پێکەوەژیان نێتەوەکان و دامی مافەکان و داواکاریەکانی پێکاتەکانی کردووە. ئەمەش کە لە ئێستادا وجودی پێکاتەکان گەیشتە ئاستێکی زۆر باش، بۆیە گرنگە کە بەشداربوونێکی باشیان هەبێت و کە بۆیە بتوان نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن، یان لە ناو حکوومەتدا بێت و یان لە ناو پەرلەماندا بێت و یان لە دەستەی سەرۆکایەتەکاندا بێت و لێرەدا ئەمە گرنگە. ئێمە لە ڕابردوش کە بەڕێزیش لە راپۆرتەکە باست کرد کە بە 11 کورسی ئێمە بەشدار بووین لە پەرلەمانی کوردستان، بەداخەوە کە لە ڕابردوودا دەستێوەردان کرا لە کاروباری کۆتا و کورسیەکاندا کە دیارە ژمارەی کورسی کۆتا کەم کرایەوە بۆ 5، دواتریش کە دابش کرا لەسەر ئەساسی جغرافیا و 5 کورسیە. ئەمەش هەموو هەڵە بوو، نەعەدالەتی بوو بەرامبەر پێکاتەکان کرا، غەدرێکی زۆر گەورە بوو بەرامبەر کۆتا و پێکاتەکان کرا. لەبەرەوەی
پێکاتەکان و نەتەوەکان لە هەرێمی کوردستان هیچ کات مەترسی نینە، یعنی لەسەر هیچ لایەنێک کە ئەمە گرنگە. لە عینی کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانیش کە هەموو کات دامی پێکەوە ژیانیان کردووە و دامی کۆتاکانیان کردووە، دامی نەتەوەکانیان کردووە، دامی نەتەوە و پێکەوە ژیانیان کردووە. ئەمە زۆر زۆر گرنگ بووە، بۆیە پێویستە هەموو لایەنێک پاڵ پشت بین بۆ بەرەو پێشبردننی زیاتر پێکەوە ژیانی نەتەوەکان و ئاین و ئاینیزانەکان. لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە هەموو شار و شارستکەکان کە وجودی نەتەوەی جۆرا و جۆر و ئاین و ئاینزانەکانی تێدای، ئەمە گرنگە، شتێکی زۆر زۆر گرنگە و کولتوری یەکتر تەقبولکردن هەیە لە نێوان هاوڵاتیانی پێکاتەکان و لە نێوان نوێنەرانی پێکاتەکان. بۆیە پێویستە هەموو لایەکمان پاڵپشتیان بین و دەعممان هەبێت و بۆ زیاتر بەشدار بن لە بڕیارە سیاسەکان سیاسی بەشدار بن بەبێ دەستێوەردان لە کاروباری کۆتا بکرێت. ئەزانین ئەوەی کە تۆ جەنابەت باسێکەی شتەکە زۆر عمومی، ینی زۆر کۆی ناکەیتەوە. من پرسیارەکەم ئەوە بوو، گوتم ئێوە لەم کابینەیەدا چۆن مامەڵە لەگەڵ ئێوەکەن، ینی دوو کورسیشەیە لە پارێزگای بۆ نمونە سلێمانی، پێشتر هەر لە هەولێر ئێمە کاکە بەێ کاک سامانی بەڕێز، ئەمە پرسیارێکی زۆر گرنگەکە. ئەمە لە ئێستا ئێمە پێشتر کە بە 11 کورسی بەشدار بوون، ئێستا 5 کورسیە وەکو پێکاتەکان، وەکو نەتەوەی تورکمانیش 2 کورسیە، 1 کورسی لە هەولێر، یەک لە سلێمانیا. لێرەدا ئەمە کە پێشتریش تاکیدمان کردەوە و ئێستاش تاکید دەکەینەوە، ئێمە کە تاکید دەکەینەوە داواکارین لە لایەنی پەیوەنددار کە لە کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەکوونەتەوە تەعامل لەگەڵ پێکاتەکاندا بکرێت و بۆەوەی بتوانە بە شێوکی ئەکتیڤ کارە بەشدار بن، لەبەرەوە لەسەر ئەساسی هەڵبژاردن وە لەسەر ئەساسی مەسەلەن ئەو کۆتەیە، یعنی ئاساس ئەم کۆتەیە بە ئاساس پێوەوە نەژێت و یعنی قیاز نەکرێت و لەبەرەوە ئەو کە پێشتر ئێمە 11 بوو، ئێستا 5 بوو، ئێستا بوویتە 2. لەبەرەوەی ئەمە بەو شێوازە ئێمە قبول ناکەین، ڕەتی دەکەینەوە. ئەمە کە لەسەر ئەساسی کۆتا یان لەسەر ئەساسی ئەو کورسیانەکە دابشکردنی پۆستەکان بۆ نەتەوەکان دیارە بکرێت، چکە وەکو نەتەوەی تورکمان نەتەوەی گرنگە کە بە جۆرەی دەستوری عراقە سەیەم نەتەوەیە لە عراق و دووەم نەتەوەی لە هەرێمی کوردستاندا کە نەتەوەی ئەسیلە لە مو کات زیاتریش بەڕێگای دیالۆگ و حوار داوای مافەکانی خۆی کردووە. لە ئێستادا گرنگە وەکو نەتەوەی تورکمان گرنگە کە وەکو نەتەوە تەعامل بکرێت و لە کابینەکانی ڕابردوش بەو شێوازە بووە وەکو نەتەوە تەعامل کراوە لەگە نەتەوەکان. لە ئێستادا ئێمە داواکانی لە کابینەیدا لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە لەگەوە دایم وەکو نەتەوە تەعامل بکرێت و ئەمە گرنگە. دواتر پۆستەکان و چۆن دەبێت و چۆن نابێت، کە لە ئێستادا ئەگەر هاتوو کە ئەم دوو کورسیە پێوەەر بۆ پێوەەر ئاساس یعنی وەرگیرە، ئەو کات نەعەدالەتی بەرامبەر نەتەوەکان نەکرێت و بەرامبەر پێکاتەکان دەکرێت. وچکە ئێمە نەتەوەی تورکمان لە بابەتی کۆتا زۆر زۆر گەورەترە، لەو کورسیانە زۆر زۆر گەورەترە و قسەی جەنابیشت ئەگەر وا بێ بۆ ئەمەی سلێمانی بۆ کورسیەکەی سلێمانی شەر وایە هەماشەوە بۆ نەتەوەی کلدان سریان ئاشوریش. بەڵێ ئەگەر ئەم قسەی تۆ ینی بەم جۆرە بەڵێ وەکو نەتەوە مامەڵە بکرێ لەگەڵ پێکاتەکان بە تابەتی تورکمان، ئێخۆ بۆ کورسیەکەی سلێمانیش هەر دروستە، بۆ ڕەنگەویش بڵێ کاکەم ئێمەش وەکو نەتەوەی تورکمان لە سلێمانی حەقیەوەمانەیە وەزیرێکمان پێ بدرێ. کرێشتی وە؟ بەڵێ یانێ ئەمە کە وتم هەر لایەنێ سیاسەڕێی جیاوازی دەبێت و وەکو نەتەوە ئێمە یەک ڕێیمانەیە کە ئەویش پشتیوانیکردنە دیفاعکردنە لە مافەکانی نەتەوەی تورکمان. ئێستا نەتەوەی تورکمان لە عراق و لە هەرێمی کوردستان یەک نەتەوەی، یانە هیچ جیاوازێک نییە لە بینی، یانێ تورکمان لە هەولێر بێت و یان لە کەرکووک بێت و یان لە بەغدا بێت و یان لە سلێمانی و یان لە مووسڵ بێت و نەتەوەی تورکمان کە ئێمە یەک نەتەوەی و ئێمە نوێنەرایەتیەکەین کە لە بەغدا بێت و لە هەولێر بێت و کە لە کەرکووک بێت و گرنگەوەیە کە مافەکانی نەتەوەی تورکمان و نەتەوەکانی تریشدا پارێزراو بێت و ئێمە کە پێشتر کە ئەو کورسیە دابشکە لەسەر ئەساسی جغرافیا ئێمە قبولمان نەکردبوو،
چکەمە دەزانین کاریگەری خراپ لەسەر ڕەوشی قبول نەکردنەکەیەوە بۆچی بوو بۆ بووکەتێتان وا بوو لە پارێزگای سلێمانی توروکمان و کریسیان نییە بۆ ڕێژەی کە دوو کورسی پێ بدرێ؟ یعنی ئێمە ینی مەسەلەن ئەوە نییە یعنی یەک لە دەرەوەی ئیرادە ئێمە ئەم شتەکرا یان لە دەرەوە ئیرادەی نەتەوەکان و پێکاتەکان کرا کە دەستێوەردانی ڕاستەخۆ کرا لە کاروباری پێکاتەکان دەنا ئێستا مەسەلەن تورکمان نەتەوە تورکمان لە گەرمیان بە تایبەتی لە شارۆچکەی کفری هەیە یانە مەشتێک زۆر تەبیعی و ئاساییە کە بتوانین نەرایەت خۆیان بکەن لەناو پەرلەمان بێت و لەناو حکوومەتیش بێت و لە هەروەتر کە زۆرینەی تورکمان لارێم و کوردستان لە سەنتەری هەولێرە یان لە دوای کەرکووک زۆرنەی ڕێژەی تورکمان لە شاری هەولێرە کە بە دەبێت ڕێز لە ئیرادەی نەتەوەی تورکمان بگیرێت و ڕێز لە ئیرادەی نەتەوەی کلدان سریان ئاشوری بگیرێت و ئەم دوو نەتەوەیە گرنگن لە عێراق و لە نێمی کوردستاندا لێستا دەکا لەگەڵ نەتەوەی کورد کە پێکەوە ژیانێکی باشیان دروست کردووە تعاوشێکی باشیان هەیە و کە بە تایبەتی نەتەوەی تورکمان و نەتەوەی کورد کە خزمایەتیان هەیە و دۆستایەتیان هەیە و برایەتیان هەیە لە هەرێمی کوردستاندا بۆیە پێویستە گرنگە کە بتە فاکتەرێکی باش بۆ بەشداربوونیان لە پرۆسەدەکە لێرە دەکە دابشکردنی پۆستەکان لەسەر ئەساسی جۆرافیا بۆ نەتەوەکان و بۆ پێکاتەکان ئێمە ڕەتی دەکەینەوە ئەوە قبول کراو نییە ئەمە زەرەرە بۆ نەتەوەکان یعنی منطقی نییە مثلا بلێتە من تورکمانی سولێمانیمە ئەمن پۆسم دەوێت ئەو برێتە من تورکمانی هەولێرم پۆسم دەبرێت ئەو برێتە من کریسیانی دۆکم پۆسم دێ شتیوان نییە کاکە نەتەوەی تورکمان پێکاتەکان و نەتەوەی کلدان سوریانە ئاشور ئەوانە نەتەوەنە کە نوێنەرایەتی خۆیانەکان یان لێرە بۆ ئێمە زۆر گرنگە کە چۆن بەشدار بۆ ئێوە کاگایدن بۆ ئێوە ئاساییە بۆ نمونە کەسێک لە پارێزگای سلێمانی کەسێک لە پارێزگای سلێمانی ببێ بە وەزیری پێکاتەی توروکمانی کێشەتان نابێ یان نەخێر حەقەکە بۆ ئێوەیە یعنی ئەگەر لەسەر ئاساسی جوغرافیە بێ ئەمە ڕەتی دەکەینەوە زۆر باشە بام پرسیارەکەمەوە بێ باشە ئەی بۆچی خاتمونە هەقاوەچی ئەڵێ من لە ئێستاواڵێ من وەزیر ڕۆشنبیریم ئایا هیچ بەڵێنێ بێوە دراوە یا هەر لە خۆیەوە ئەڵێ یعنی ئێستا ئێستا هیچ شتێک نییە ینی بەڵێنێک نییە تا ئێستا کۆبنەوەک نەکرایە ینی لایەنە سەرەکیەکان بە تایبەتی پارتی کە حەزبی سەرچیە و کە لێستادا کە هەڵدەسی و بە کۆبنەوە و لەگەڵ لایەنەکان بە تایبەتی لەگەڵ یەکێتی سەلاستێکی باشدایە کۆبنەوەکان لە دوای تر کە کۆبنەوەکان ئیتفاق کرا دواتر وەفدی شاندی پارتی سەردانی لایەنەکانی پێکاتەکانیش ئەکات و سەردانی پێکاتەی تورکمان و پێکاتەی کلدان سریان ئاشوریش دەکات و لایەنە سیاسەکانیش دەکات و پارتی لە هەموو کازیاتریش کە دامی نەتەوەکانی کردووە و دامی پێکاتەکانی کردووە و لایەنەکانی تریش بە هەماشەوە لە ئێستادا گرنگە کە بەشداربوونی نەتەوەکان گرنگە و تاکە ئێستا هیچ ئیتفاقێک نییە و تاکە ئێستا هیچ داواکاریەک نییە بەڵام پێشنیار هەیە ئێمە پێشنیار دەکەینەوە و لەگەرەوە دێن کە داواکاریەکان لایەنی تورکمانی پێشتر هەر ئەوە بۆ ئێستاشەوەیە کە ئێمە دەمانەوێت لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو نەتەوە کە ئێمە بەشداربین لە پۆستە سیادەکان بەشداربین لە پۆستە خەندەمیەکان بەشداربین کە لەو کابینەی ئێستادا لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە وەکو پێکاتەکان دوو ئەندامانە بوو یەک لە نەتەوەی تورکمان کە ئێمە وەکو وەزیری هەرە بۆ کاروباری پێکاتەکان هەروە بەڕێز کاک جەنابی وەزیری گواستنەوە کاک ئانۆ ئەویش کە نوێنەرایەتی کریسیانەکانی دەکرد لەناو کابینە تەسەورەکەن لەم کابینەی شاروابێ لە ئێستانی ڕوون نییە تۆزێ ینی بۆ بەشداریکردنی لایەنەکانی دیکە جگەل لە یەکێتی و پارتی لە ئێستادا وا دیارە بەتەنیا پارتی و یەکەتی تەشکیلی کابینەی دێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت و لە ناویشیاندا نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان سریان ئاشوری و بەشدار دەمن لەناو حکوومەتەکەدا کە ئەمە خۆتان ێڵێنا بەڵێنتان پێدراوە گرنگە بۆ نەتەوەکان بەشداربوونیان کە زیاتر ئیتیمامدانەوە دیفاعکردنە لە مافەکانیان لە ڕابردوودا بەشدار بوونە لە ڕابردوودا وەکو نەتەوە بەشدار بوونە وەکو پێکاتە بەشداربوون شتێکی باش بۆ ئیجابی بۆ و دامێکی گەورەشیان بۆ لە فاکتەرکی گرنگ بوونە بۆ پێکەوە ژیان نەتەوەکان و بۆ پێکاتەکاندا باش کاک ئایدەمەنەکە پرسیارێ بکەم ئێوە تۆ تقریبان لە وڵاتی تورکیا نزیکن هیچ کاتێ وڵاتی تورکیا بۆ نمونە
شاری کردووە لە حکوومەت هێرێمی کوردستان بۆ پێدانی مافەکانی ئێوە بۆ نمونە سبەی نەگەرەوە بۆ نمونە مافەکانتان پێ نەدرێ ئەوەی کە خۆتان داوایە کرد ئایا فشار ئەبێ یاخود دەستێوەردان ئەبێ بۆ پێدانی پۆست بە ئێوە یعنی باوەڕ ناکەم هیچ کات کە لە هەرێمی کوردستان پێشەکاری بەرامبەر مافی نەتەوەی تورکمان و یا مافی پێکاتەکان بکرێت و لە ڕابرد و تا کەستا بە شێوەیەکی باش و کارە بەشدار بوونە و هەموو لایەنێک ڕێزی لە نەتەوەی تورکمان و نەتەوەی کردان سریان ئاشووری گرتووە و ئێمە وەکو نەتەوەی تورکمانیش وتم کە وڵاتی تورکیا بۆ ئێمە زۆر گرنگە کە نیشتیمانی دایکە بۆ نەتەوەی تورکمان لە عێراقدا کە لێستادا پەیوەندێکی زۆر باشەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا کە ئەو پەیوەندیانە زۆر گرنگە لە ڕووی سیاسی و دیبلۆماسی ئەمە وەکو نەتەوەی تورکمانیش وەکو بەرەی تورکمانی عێراقیش کە لە هەموو کازیاتش لەگەڵەوەی دەنکە فاکتەرێکی باش بن بۆ باشکردنی پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا ئەمە زۆر گرنگە لە کەوتم کە نەتەوەی تورکمان وایە ئەو باسەکە باسی کرد شتەکە زیاتر داخلیە یان لە ناو داخلی عێراق و هەرێمی کوردستانە ئێمە لێستا دەکە پەیوەندەکان زۆر باشە و کە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان بە تایبەتی لەگەڵ پارتی و لەگەڵ یەکێتی و لەگەڵ لایەنەکانی تریش کە پەیوەندێکی باشەیە و یعنی باوەڕ ناکەم هیچ پەیوەندیتان باشە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لە کابینەی داهاتوش بەڵێ ئێمە کە لێستادا بە دەرەجەیەک لەگەڵ پارتی لاسێکی باشدایە و کە پەیوەندەکانی زەبەی تورکمانی عێراقی و لەگەڵ یەکێتیش پەیوەندی هەوە بەڵام لە هەندێک بابەتە لەوانە ڕێی جیاواز هەبێت و کە بە تایبەتی مەسەلەن لە شاری کەرکووک ئێمە ڕێی جیاوازمان هەبووە ئەمە کاریگەری خراپی دروست کرد لەسەر پەیوەندەکانی جەبەی تورکمانی و یەکێتی ئەلاینی کاتیشدا ئێمە وەکو پێکاتەی تورکمان و وەکو نەتەوەی تورکمانیش ئێمە لە داهاتوودا لە کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستانیش من وابینم بەشداربوونێکی باش ئەبێت و بەشداربوونێکی باش دەبێت و بەشداریش دەبێت و لە پۆستە سیادەکان و لە خەدەمیەکان و لە یەک لە دەستەی سەرۆکاتەکانی هەرێمی کوردستانیشدا زۆر باشە ئەگەر باسی تورکیامان کرد ینی تۆزێکیش باسی این بکەین ئەم پرۆژەی ئاشتیە پرۆسەی ئاشتی بەکوێ دەگا ئایا ئەم خۆپشاندان و دەستگیرکردنی ئیمام ئۆغڵۆ هیچ کاریگەری ئەبێ لەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیا یعنی لێرەدا کاک سامان کە وڵاتی تورکیا وڵاتێکی گرنگە وڵاتێکی دموکراسیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاریگەری ئیجابی هەیە و کە پەیوەندێکی زۆر باشەیە لەگەڵ نەتەوەکان و ئەدیانەکاندا لە هەموو کات زیاتریش کە پاڵپشتێک بووە بۆ پێکەوە ژیان نەتەوەکان و پاڵپشتێک بووە بۆ ئاشتی و کۆمەڵایەتی نێوان نەتەوەکان و ئەدیانەکاندا ئێمە لە ڕابردوودا لە کارە سەختەکان و ئەو گرفتانەی هەبووە کە لە عێراق و لە لاوچەکەدا تورکیا پشتیوانی لە ئێمەی کردووە پشتیوانی لە هەموو نەتەوەکانی کردووە کە ئەمە زۆر گرنگ بووە کە لە 2014 کە گرفتمان هەبوو بەهاتنی داعش بۆ مووسڵ و ئەو مۆنتقانێکە و ناوچانە کە نەتەوەکان کە گرفتیان هەبوو لەژێر تهدید بوون لەو ناوچانە وڵاتی تورکیا دەوری هەبوو کە داعمی نەتەوەکان و پێکاتەکانی کردەوە لە ئێستادا پەیوەندێکی باشەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەمە زۆر باشە کە هەرێمی کوردستان بۆ وڵاتی تورکیا زۆر گرنگە وڵاتی تورکیاش بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە ئێمە دوو نەتەوەینە کە من هەمجار ئەڵێم کە نەتەوەی تورک و نەتەوەی کورد برانە وەکو برانە و کە دوو نەتەوەی زۆر لە یەک نزیکن لە ئاستی دنیادا خزمایەتیان هەیە ئەمە زۆر گرنگە و ئەم خزمایەتی و ئەم دۆستایەتیە لە نێوان نەتەوەکاندا کاریگەری لەسەر هەموو بابەتەکانیش دەبێت و کە لە ئێستادا یەک لەوەکان باسکە کە وتت کە دەبێت پەکەکە چەک دابنێت و کە ئەمە گرنگە کە دەبێت پەکەکە چەکی دابنێت و ئەمە گرنگە ئەمە داواکاری وڵاتی تورکیاشە کە لە عینی کاتیشدا لە ئێستا دەکە باسی بەڕێزت باسیەوەی کرد کە ئێستا
خۆپشاندان هەیە لە تورکیا ئەمە شتێکی زۆر ئاساییە کە تورکیا وڵاتێکی دموکراسیە و کە لێستادا بابەتێکە هەیە و کە بابەتێکی قانونیە و بابەتێکی کە بابەتێکە کە محکەمە بڕیاری لەسەر دەدات و کاریگەری نابێت لەسەر ئەو پرۆسەیە کاریگەری لەسەر ئێستا هەیە لە تورکیا یعنی کە وتم کە باوەڕ ناکەم مەسەلەن هیچ کاریگەریەک هەبێت و لەسەر هیچ بابەتێک ئەمە ینی بابەتێکی کوتم قانونی و حقوقی بابەتێکی محکەمەیە کاریگەری لەسەر هیچ شتێک نابێت و ئەمە کە ڕادەربرینە و کە لێرەدا وڵاتی تورکیا وڵاتێکی گرنگە وڵاتێکی گەورەیە و کە بۆ ناوچەکە گرنگە بۆ هەموو نەتەوەکان گرنگ زۆر باشە کاک ئایدن بەبێ جیاوازیش کە دیفاعی هەموو نەتەوەکانی کردەوەتە لە سووریا دیفاعی لە نەتەوەکانی کردووە بێ جیاوازی لە عێراق تا دیفاعی لە نەتەوەکانی کردووە و لە هەمان کاتێکە لە هەرێمی کوردستانیشدا بەبێ جیاوازی دیفاعی لە نەتەوەی کوردی کردووە و دیفاع لە نەتەوەی تورکمان و کلدان سریان ئاشوور بەبێ جیاوازی تورکیا فاکتەرشی گرنگە و عاملێکی زۆر بەهێزە بۆیە کە ئێمە بۆ ئێمە زۆر گرنگە کە باشبوونی پەیوەندیەکان و ئێمە لە هەموو کات زیاتریش لەگەوە دەین کە وەکو نەتەوەی تورکمانیش کە ببینە فاکتەریشی باش لە بینی باشکردنی پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرە و لە بینی کاریگەریدانەدا لە ئێستادا پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرە لە ئاستێکی زۆر باشدایەوە بەڵێ ئەڵێم ئەو کاریگەریەتان هەبووە ینی لە نێوان ئەنقەرە و هەولێرە بۆ باشکردنی پەیوەندیەکان ئێمە ینی کاریگەریی باشمانە بووە یعنی ئێمە هەموو کات زیاتر بووینە ئاملێکی خێر فاکتەرێکی خێر بۆ باشکردی پەیوەندەکانی هەولێر و ئەنقەرەدا ئێمە هەر لەگەڵەوەدا بووینە کە پەیوەندەکان زۆر باش بێت و بەرەو باشی بڕواتوە لە ئێستاش لە ئاستێکی زۆر باشدایە کە وڵاتی تورکیا دۆستی هەرێمی کوردستان دۆستی وڵاتی تورکیایە ئەمە زۆر گرنگە کە لە بۆ ناوچەکە گرنگە بۆ لەگە سلێمانیاوان پێ بدەنەوە یعنی من وتم هەولێر مرکزە هەولێر مرکزە آخر نایسا خۆ کێشەی وتم هەولێر پەیوەندەکانی هەولێر ئەنقەر هەولێر ینی هەولێر نوێنەرایەتی مرکزە سنتەرە نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستانی عێراق دەکات و یا و مامەڵە لەگەم مرکزەکە بۆ سلێمانی ینی فشارەکاتە سەر سلێمانی حیسارەکاتە سەر سلێمانی تورکیا یعنی من باسی ئەوەم کرد کاکە برای عەزەکەم باسی سنتە ینی مرکزی هەولێرم کرد کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی عێراقە کە مرکزە نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستانی عێراق دەکات و یعنی مرکز سنتەر ینی هەولێر ئی هەمومانە هەولێر شارێکی پێکەوە ژیانی نەتەوەکانە شارێکی زۆر گرنگە نوێنەرایەتی دیبلۆماسی و سیاسی هەموو خەڵکی هەرێم دەکەن یانێ کە سلێمانی چییە لای ئێوە وایە کە یعنی سلێمانی برای ئێمەنە و دۆستی ئێمەنە و شارێکی بەڕێزە و کە شارێکە یەک لە شارەکانی هەرێمی کوردستانی عێراق و کە ئەمە دۆستی ئێمەیەوەکانی دۆکیش بە هەمان شێوە ڕاستە دەستەکان خۆش بێ من ئەگەر باسی هینیش کەمەر تۆزە لەسەوەی تورکیا مەلەفی تورکیان یەک دوو پرسیارمەیە لە جەناب دوایینەوە هەرێمی کوردستان بۆ نمونە سەرۆکۆماری تورکیاڵێ بە زووترین کاپەکەکە کۆنفرانسێ ببەسێت و لەوێژ بڕیاری دانانی چەک بدات باشە ئەمە بە بۆچوونی جەنابەت ئایا بەڕێز ئۆجەلان ئەتوانێت بەشداری ئەم کۆنفرانسە بکە لە قەندیلیان نەبێ هیچ نەبێ بە ڤیدۆ کۆنفرانس یان بەشدار بێ هیچ زانیاریەکت هەیە لەو بارەوە ئەم جا دوایەوە کە پەکەکە چەکی دانا گرنگتی چییە بۆ ئەوەی بپارێزرێن یانێ گرنگترین یانە من هیچ زانیارێکە معلوماتم نییە لەسەرەوە بەڵام ئەساسترین شت لێرە گرنگترین وایە کە دەبێت پەکەکە چەکی دابنێت و خۆی هەڵوشێتەوە فەس بکات ئەی باشە لەو کاتەوە کە ئەم پرۆسی ئاشتی هاتووەتە ئاراوە بۆ هەر وڵاتی تورکیا چەندین جار بردومانی ناوچەکانی پەکەکەی کردووە کە چەکدارانی پەکەکەی لێ ینی نیەتەکە چۆنە نیەتەکە مەترسیە لەسەر
یعنی پەکەکە مەترسێکی گەورەیە، یعنی بەکەکە مەترسێکی زۆر گەورەیە لەسەر ناوچەکە و لەسەر وڵاتی تورکیا و لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستاندا دەبێت پەکەکە کۆتایی بێت و دەبێت چەکی دابنێت و ئەخر بە بۆچوونی جەنابەت کرێنتی بەشداریکردنی پرۆسەی سیاسیان نەبێ یا یانە لێرەدا ژیانیان نەبێت کە چەک دابنێن یعنی وتم کە من ئەوەندە معلومات و زانیارم نییە بەڵام من ئەوەندە تێگەیشتم کە تێبگەمەوەیە کە دەبێت پەکەکە چاک دامرێت و کۆتایی بە پەکەکە بێنرێت و لەبەرەوەی مەترسێکی گەورە لەسەر ناوچەکە دروستی کردووە ئەمە کاریگەری خراپ دروست کردووە لەسەر ناوچەکە و بوویتە ینی مەترسی بوویتە تادید لەسەر هاوڵاتیاندا ئەمەیە بەێ زۆر باشە ئەگەبێنەوە سەر کابینەی نوێ حکوومەت هێرێمی کوردستان کاگایدنانی جەنابەت لە کابینەی نوێ وەزیری یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارن لەو کابینە ینی بەشدار بوون ئێستا شیانەوێت لەم کابینە نوێدا بەشدار بن لەگە پارتی حکوومەت پێک بێنن ینی من چەند شتێکت بۆ باسەکەم بۆی بە چاوڕوون بیت دوای پرسیارە لەکەم لە بانگەشەی هەڵبژاردنیشە لەوە بوو لە کابینەی نوێ چەندین جار خوبا تاڵەبانی جێگزی سەرۆکۆزیران نیگەرانە بوو بەشداری کۆبوونەکانی نەکرد یا هەمیشە ڕخنەیان لە حکوومەت هێرێمی کوردستانە گێر کە بەشداری جدیان پێ ناکرێت دەسەڵاتیان نیە وەزیرەکانیان لە بانگەشەی هەڵبژاردنیشە جەنابەت ئاگادار بووی کە سەرۆکی یەکێتی دەیوت دەیڕوخێنین و ئەم حکومڕانیە ناهێڵین و کۆتایی پێدێنین بەڵام ئێستا ئەوەتا لەسەر یەک مێسکۆ دەبنەوە و وەکۆی هیچ نەبوو بێت باشە ئێستا ئایا هیچ گۆڕانکاریەک ڕوویاوە لەوەی کە لەم کابینەی نوێیە بەشداری یەکێتی لە بەشداری پێشووی جیاوازتر بێت یعنی واقعەکەی هەرێم وایە کە دەبێت کە ئیدارەی هەرێم حکوومەتی هەرێم پارتی و یەکەتی ینی دابنێن و بەشدار بن یعنی دوو فاکتەری گرنگن دوو حزبی ئەساسینە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا کە لە بانگەشەی هەڵبژاردن ینی بەخۆی دیار لە بانگەشەی هەڵبژان کە دیعاەیە کە ئەمە زیاتر کە پاش بانگەشەی هەڵبژاردنش کە شتەشترە کە نەتیجەکان هەڵبژاردن کە نەتیجەی هەڵبژاردنی ئەعلان دەکرێت و لێرە گرنگە کە ڕێککەوتن هەبێت و کە گرنگە لەم کاتەدا کابینەی دەی حکوومەت هەرێمی کوردستان تەشکیل بکرێت و من وا بینیم کە لە کابینەی نۆ واشە کە واش بوو لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جیاوازێک لە نێوان وەزیرەکان نەکراوە هیچ جیاوازێک لە بینی وەزارەتەکان نەکراوە دەسەڵاتیشان هەبوو بە خودی قوبا تاڵەبانیشەوە بەڵێ ئەڵەم وەزیرەکان و خودی قوبا تاڵەبانیش دەسەڵاتیان هەبووە هەموو وەزیرەکان و ینی بەڕێزکە قوبات تاڵەبانیش و وەزیرەکان وەزیرە بەڕێزەکانیش هەموو وەزیرەکان هەموو دەسەڵاتیان هەبووە ینی لەوانەیە لێرە من دەبێت شتێک باسی بکەم کە کاک سامان کە لە ڕابردوودا مەسەلەن پارتی و یەکێتی وە چەندەها گرفتە بوو بەڵام ئەو گرفتانی تاسیراتی لەسەر کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان نەکرد ینی کۆبنەوەکان بەردام بوو کارەکانی کابینەی نوێ حکوومەتی بەردەوام بوو ئەمە ڕۆڵی سەرەکی بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی بوو کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەموو کات زیاتر لەگەوەدا بووە کە بە یەک تیم کار بکرێت و کە دەورێکی باڵای هەبووە کە بە یەک چاو تەماشای وەزیرەکانیان دەکردو و دامی هەموو وەزارەتەکان و وەزیرەکانیشی کردووە و لە عینی کاتیش دەکا قوبات تاڵەبانی بەڕێزیان کە جێگری سەرۆکی حکوومەت بوو کە ڕۆڵێکی باشیە بووە و ڕۆڵەشی کاریگەری هەبووە کە بە یەک تیم کار بکرێت و هیچ کات ئەو گرفتە سیاسیانە هەبووە کاریگەری لەسەر حکوومەت نەبێت و وایە کاریگەری لەسەر وەزارەتەکان ینی ئەو کاتیانی ئەمەش ئەوەی چووە ناو پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنەوە کە یەکێتی وای ئەکرد یعنی ئەمانە کاک سامان زیاتر لە خۆیان بەپسی باشترە من ئەوەن دەبزانم کە من بۆی لە جەنابەت بەشدار بووی لە ناو کۆبوونەوەکانە هەمیشە ئەو گرفتانە لە ناو لایەنە سیاسیەکان هەبوو
یعنی گرفتی پارتی و یەکێتی زۆر گرفتێکی گەیشت بۆ گرفتەکان گەیشت بۆ کۆتایی لە عێراق و لە بەغدا و لە هەرێم بەڵام کاریگەری لەسەر حکوومەت دروست نەکردو کە ڕۆڵی ئەو بەڕێزانە هەبوو کە بەدایمە بە یەک تیم کاریان دەکردو یعنی چەندەها گرفتە بوو یعنی گرفتی موچە هەبوو یعنی گرفتەکانی تر هەبوو کاریگەری و زوهوتاتی و فشاری لایەنی بەغدا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان گرفتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان هیچ کات ئەمانە کاریگەری لەسەر کار ئیش و کارەکانی حکوومەت هەرێم نەکرا لە عینی کاتیشدا حکوومەت بە یەک تیم وەزارەتەکان هەموو وەزارەتەکان بە یەک تیم کاریان کردووە. ئەی باشە کاکە ئایدن ینی قسەکەی من لەسەر ئەوەیە جەنابەت ینی کە بەشداریم حکوومەتت کردووە ڕەنگە لە داهاتووشدا بەشدار بن مەبەسەکە ئەوەیە ئێستا چی گۆڕاوە ینی ئایا پارتیش هەمیشانی ڕەنگە گلەی هەبوو بێ لەوەی کە دەسەڵاتی لە زۆنی سەوزدانە بوو بێ وەکو چۆنیکێتی لە زۆنی زەردانە بووە ئایا ئەم کابینەیە ئەم زۆن و زۆنکاریە کۆتایی پێهێنێ ئەبێتە یەک حکوومەتی سەرتاسەری یەک بڕیار من وا دەبینم لە داهاتوودا ینی گۆڕانکاری ئەکرێت و ینی کە ئەو ناوچەی و زۆنەش کۆتایی دێت و حەقی هەیە بۆ گۆڕانکاری کە لە چواردۆرمانە ڕوئەیە یعنی گرنگە دەبێت مەسەلەن گۆڕانکاری بکرێت و چکە نابێت ینی بەو شێوازەش کە لە ڕابردوودا ئەمە زۆنی سەوز ئەمە زۆنی ترە کە ئەمە هەڵەیە یعنی ئەمە کاریگەری دروستی کردووە بەڵام حکوومەتی هەرێم کوردستان لەسەر ئەساسی هەرێمی کوردستان ئیشی کردووە لەو کابینەیەدا هیچ جیاوازێک لە نێوان شار و شارستان نەیکردووە ینی کە لە ئێستادا پارتی و یەکێتی کە دوو حزبی ئەساسن دەبێت کە ئێستا کۆمنەوەکان باش ڕۆیشتەوە ئیجابیە و لە مانجی نیسان یا لە مانجی ئایاردا کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل دەکرێت و کە بە بەشداری پارتی و یەکێت و بەشداری پێکاتەکانیشتە زۆر باشامەیە پرسیارێکی ینی ئەوەت لێ بکەم تۆ چۆن دەڕوانیتە نێوان پەیوەندی نێوان هەولێر و بەغدا تا چه ئاستێک بەرەو پێش چووە تەسەورەکەی ئەم کێشانە بەم شێوە بمێنێتەوە ئەوەی کە ئێستا هەیە مۆزوعی گرفتی موچە و هەروەها کێشەی نەناردنی نەوتی هەرێمی کوردستان یعنی لە ڕابردوودا بەغدا زۆر غەدری لە ئێمە کرد زۆر زورمی لە ئێمە کرد بە تایبەتی لە بابەتی موچە و موچەوانە کە ئەمە غەدرێکی زۆر گەورە بوو کە لە هەرێمی کوردستان کردو لە موچەخۆرانی هەرێمی کوردستان کردو بەڵام لە ئێستادا پەیوەندەکانی هەولێر و بەغدا لە ئاستێکی زۆر باشدایە و هیوادارن ئەو پەیوەندیانە زیاتر بەرەو پێش بڕوات و کە ئەمانە گرنگە لەم کاتەدا لە ئێستادا باشە یعنی لە ئێستادا باشە پەیوەندەکان ئەی باشە تۆس ناکەی ئێمەش غەدرمان جاری وایە لە بەغدا کرد بێ ینی کابرا داوای داهاتی ناوخۆکە ئەمان ناینێرن بۆ بەس بەغدا ینی تاوانبارکەی یعنی زیاتر ئەمە باوەڕ ناکەم ئێمە بەو شێوازەبی کاک سامانیانی ینی بەغدا زیاتر لە ڕابردوودا زیاتر بابەتەکانی کرد بۆ سیاسی و بە مەبەستی سیاسی بەبەستی فشار دروستکردن لەسەر هەرێمی کوردستان ئەمە یەک لە سەبەبەکان بوو کە هەر کاتێک کە گرفتەی هەبێت و موچەی بەکارهێناوە بابەتی موچەی بەکارهێناوە بابەتی موچەی بەکارهێناوە بودجەی بەکارهێناوە ئەمە هەموو هەڵەیە چکە نابێت کە موچە وایە موچە داخلی سراعی سیاسی بکرێت و کە بابەتی گرفتەکان و سراع سیاسی هەموو کات دەبێت و بەڵام موچە ئەمە بابەتێکی مرۆییە کە ینی ئەمە حەقە و بە مافێکی دەستوریە کە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستانە زۆر باش ئێسامە لە بەردەم هەڵبژاردننی نوێی عێراقین بەشداری پێکاتەکان چۆن نەبێ بە تایبەتی ینی تورکمانەکان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یعنی ئێمەستا لە مانجی دەی ئەم ساڵدا کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەکرێت و لەسەر ئەساسی ئەم ینی ئەساسی پارێزیەکان ئەکرێت و ئێمە وەکوونەتەوەی تورکمان بە کۆتا بەشدان نابینە لە دەرەوەی کۆتا بەشدەکەن چکەنەتەوە تورکمان لەسەر پەرلەمان عێراق ستەمی کۆتا ڕاتیکردەوە ئێمە وەکو جەبەی تورکمانی وەکو بەرەی تورکمانی لە هەموو شارەکان بەشدار دەبین بە تایبەتی لە کەرکووک بەشدار دەبین لە هەولێر بەشدار دەبین لە مووسڵ لە بەغدا ینی لە دیالە لەوانەشە
کە لیستی خۆمان هەبێت و وەکو جەبەی تورکمانی بەرێ تورکمان لەوانەشە لەگەل لایەنەکانی تریش تعالب بکەین بۆی بتوانین کە بەشدار بین لە پرۆسی هەڵبژاردن بەڵام گرنگەوەیە کە لێستادا کە بەشداربوونێکی کە هەبێت و دەستێوەردان لە کاروباری هەڵبژاردن نەکرێت و کە لە هەڵبژاردەکان ڕابردوودا لە عێراق دەکراوە لەوانەیە لێستاوە مەترسی هەیە لە هەڵبژاردن لێستاوە ترسەیە کە بۆچی ترسەکە چییە دیزاین بکرێت و یا دەستێوەردان هەبێت باش ئەوەی ئەتخوا باکسالێکم باسی دیزایەوەی هەرێم نەکرا دیزاین یعنی خەڵکەکە کاک سامان خەڵکەکە بە شێوەیەکی گشتەی لە عێراقدا متمانەی بەڵبژاردن نەماوە ئەوەندە هەر هەڵبژاردن کراوە دوای هەڵبژاردنەکە زۆر یاری عێراق بە شێوەیەکی عام یعنی عێراق یاری عێراق هەمووی دەگرتەوە یعنی بە شێوەیەکی عام کە متمانە بە باڵبژاردن نەماوە یعنی بچی هاوڵاتێک بپرسی ئەڵێ من باسی هەڵبژاردی لەکەم کەی متمانەی پێ نەبووە چکۆ لە ڕابردوودا زۆربەی هەڵبژاردەکەن کراوە دواترش زۆر گرفتی بۆ دروست کردووە یعنی تەزویری تێدا کراوەوە دەستێوەردانی تێدا کراوە بۆیە لێستاوە گرنگە کە ئەو هەڵبژاردنەش بۆ داهاتوی عێراقش گرنگە لە مانجیدا کرێت و گرنگە هەڵبژاردێکی نەزی بکرێت و بەبێەوەی دەستێوەردان هەبێت و کە ئەمە پێویستە ئێمە وەکو نەتەوەی تورکمان کە لە عێراق سێم نەتەوەینە نزیکەی 4 ملیۆن هاوڵاتی تورکمان نەتەوەی تورکمان لە عێراقدا هەیە کە مەرکەزی نەتەوەی تورکمانیش زۆرنەی لە شاری کەرکووکە دوای شاری کەرکووک لە شاری هەولێر و لە زۆربەی شارەکانی عێراق و هەرێمی کوردستاندا کورسیتانە بۆ لە پەرلەمان چەند کورسیتانە وەڵا ئەمە نزیکەی وەکو جەبەی تورکمان نزیکەی 3 کورسیمانە بۆ ئەنداممان هەبووە وەکو تورکمانیش نزیک 7 ئەندام هەبووە لە سەراستی عێراقدا نەتەوەی تورکمان نەتەوەیکی گرنگە ئەسیلە کە بۆیە گرنگە لە پەرلەمان وجودیان هەبێت و بەڵام بەداخەوە لێستەدا لە حکوومەتی عێراق بەشداربوونیان پێ نەکرایەوە نەعەدالەتیش بەرامبەر نەتەوەی تورکمان کراوە لە عێراقدا بۆیە پێویستە نوێنەرایەتیان هەبێت و لە ئەنجومەنی وەزیران وایە ئێمام کاتیشەوە بانگوتەوە یعنی ئەومای خۆمان یەک لە جێگرەکانی سەرۆک کۆماری عێراقە دەبێت لە نەتەوەی تورکمان بێت و کە نەتەوەی تورکمان نەتەوەیکی ئەسیلە خاوەنی مێژووە کە لە ڕابردوودا لە هەموو کازیاترش لەگەڵ ئاشتی و پێکەوە ژیان بووە کە دایمە بەڕێگای دیالۆگ و بەڕێگای حیوارداوای مافەکانی خۆی کردووە بۆی پێویستە وەکوونەتەوە تعامل لەگەڵدا بکرێت و وە گرنگە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە گرنگە ئەندامانی یەک لە ئەندامانە وایە لە بەشدار بن لە پۆستە سیادەکان و یان خەدەمیەکاندا نەدەوەی تورکمان لەم کار لەگەڵەوە بۆ خزمەت بکات و خزمەتی عێراق بکات و خزمەتی پێکەوە ژیان بکات و خزمەتی برایەتی و دۆستایەتی بکات و باشە کاگای دێنوڵات جاروایە ڕخنەیەک لە ئێوە گیرێ ئەڵێ باشە بەرەی تورکمانی بۆ لەم چەند کەسەیە کۆبووەتەوە باش ئێوە کەسیکەتان نییە بێتە ناو پۆست و ڕۆلی بەرەی تورکمانی حەزبەکی گەورەیە لە عێراق ینی بەڵامی ساوکو دەموچابەت جەنابەت و مناقەهەوەچی و یا یەکدوانێک ئاوا دیارن بەرەی تورکمانی حەزبەکی گرنگە کە ئێمە لە هەولێر ئۆفیسمان هەیە لە سولەیمانیە لە کەرکووک لە شارەکانی تردا مرکزی کەرکووک لە مرکزی جەبەی تورکمانی لە کورکووکە یعنی لە کەرکووک و لە مرکزی لەوێ و لە هەموو شارەکان مەسئولی جەبەی تورکمانی هەیە یعنی وایە کە گرنگە و بۆیە پێویستە ینی بەشداربوونێکی باش هەبێت و ئێمە وەکو جەبەی ئێمەنیش لە ئەندامی مەکتەبی سیاسی جەبەی تورکمانیمە و لەگەڵ تەشکیلکردنی جەبەی تورکمان هەلە ناو جەبەی تورکمانی بوومە لە پاش 92 تا کوێستە یانە بەو شێوازە ئەمە حەقی بەوەی ئێوە پاڵپشتیتان هەیە خۆتان چالاکن و یعنی ئەمە ڕۆڵتان هەبوو بۆیە ئێستا پۆسی شۆرەگرن و دیارن ئەوانی تری ژۆڕانیان هەیە هەموو ڕۆلیان هەیە ئەو بەڕێزانش بەس ئەو باسی کرد ئەو خاتونە لە جەبەی تورکمانی نییە ئەو خاتونە بەڕێزە لە حەزبێکی ترە لە دەرەوەی جەبەی تورکمانی تورکمانی حەزبێکی ئاساسیە و خاوەنی ئیرادەیە بەڵێ لە نەتەوەی تورکمان بەڵێ ئەندامێکە لە نەتەوەی تورکمان و ئەندام پەرلەمانی کوردستانە
يعني لە نەتەوەی تورکمان لە عێراق و لە هەرێمی کوردستانیش کە دیارە کە فاکتەرێکی گرنگە و دەبێت کە بەشداربوونێکی باشیان هەبێت. پەیوەندیتان هەیە بەیەکەوە پارتە تورکمانەکانیا ئێوە ژۆک و پارتی و یەکێتی جارێوان ناکۆکن وەکو حیزبە کوردستانیەکان. والله ئێمە پەیوەندیمان باشە لەگەڵ هەموو ینی پەیوەندیشی باشمان هەیە و پەیوەندیمان هەیە و ئەمە دەبێت وابێت. بەڵام کە کێشە سیاسی شەیە و سرایشە بۆ شتەی زۆر تەبیعیە کە ئێمە ئەم کات ئەوە ئەڵێن کە نوێنەرایەتی ڕاستەقینە زۆر گرنگە کە بە سیاست بە ئیرادەی خۆی بکرێت و کە ئێستا بەرەی تورکمانی کە حەزبێکی سیاسیە نوێنەرایەتی ڕاستەقینەی تورکمانەکانی عێراق و هەرێمی کوردستانەکە و زۆرینەی تورکمانەکان کە نوێنەرایەتی لایەن بەرەی تورکمانی ئەکرێت و دائما لەگەڵەدایە کە پەیوەندەکان لەگەڵ لایەنەکانی تری تورکمانیش پەیوەندیشی باشە کە لە هەولێر بێت و لە کەرکووک لە بەغدادا گرنگەوەیە کە دەبێت ئەو لایەنە بە ئیرادەی خۆیان سیاست بکەن ئەمە زۆر گرنگە فاکتەرێکی باشە بێت کۆ بە ئیرادەی خۆیان سیاست بکەن ئێمە لەگەڵەداین کە پەیوەندەکان لە نێو خۆشماندا باش بێت و ئەگەر لە نێو خۆمان باش نەبێت و ناتوانێت داواکاریەکان بە شێوەیەکی باش داوا بکەین لەبەرەوە پێویستە دەبێت ضروریشە پەیوەندەکان باش بێت و لە ڕابردوو باش بووە یان لە ڕابردوو باش بووە لە داهاتووش باشتر دەبێت. زۆر باشە بە ئاخر پرسیارم لە جەنابەت بکەم ینی بە بڕوای جەنابەت پێکێنانی کابینەی نوێ لە دوای جەژنە ینی چەندێکە خانێت تەسەورەکەی بە زووترین کات پێک بێ یان نزیکە بێتەوە لە هەڵبژاردننی عێراق. لانا پاش جەژن یعنی لەوانەیە لە بیدایەتی نهایەتی مانجی نیساییان لە بیدایەتی مانجی ئایر کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل دەکرێت. ئەمە زانیاریە یا بۆ تەسەورەکەی؟ یا من وا تەوقع دەکەم ینی کە وا بینم لەم کاتەدا کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل دەکرێت. ینی مانگی چوار کۆتایی چوارێمە کابینەی نوێ ینی بیدایەتی مانگی پێنج پێکێنرا کۆتایی مانجی چوار یان بیدایەتی مانجی پێنج یا لەو کاتانەدا کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل دەکرێت و ینی لێستادا ینی پارتی و یەکێتی کۆبنەوەکەیان زۆر باش بوو و ئیجابی بوو و یان ڕێککەوتنیان نزیکەوە پاش جەژن ینی کۆبنەوەیان بەردەوام دەبێت و ینی ئەمە بەو شێوازەی دەڕوات و ینی هیچ گرفتەک نییە ینی هیچ مەشاکلێک نییە لێستا لە نێوانیاندا. گەلێک سپاس دەبێت بەو شێوازە بێ دەبێت بەو شێوازە بێ ئێمەش وەکو پێکاتەکان ژێمەش پشتوانیان دەکەین و کە لەگەڵیان دایم کە بە زووترین کات تەشکیل بکرێت و زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ تۆ کاک ئایدرمەعروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان زۆر سپاس دەکەین زۆر خۆشحاڵ بوو. زۆر سپاس بۆ ئێوەش کە داوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بخواتان سپێرم.